بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دوو تەوەر دەکەین. یەکەمیان سەردانی شاندی هەرێم بۆ بەغداد کە لەگەڵ وەزارەتی نەوت کۆبوونەوە گفتوگویان لەسەر پرۆژە یاسای نەوتۆغاز کردووە و وا بڕیارە سپەش لەگەڵ وەزارەتی دارایی سەبارەت بە بوجە کۆبوونەوە. هەروە قسە لەسەر شاندی عێراقیش دەکەین کە بە سەرۆکایەتی فواد حوسێن جێگری سەرۆک وەزیران بۆ کاروباری دارایی ئێستا لە ئەمریکان بۆ مەسەلەی دۆلار. ئەم دوو پرسە تاوتوێ دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان محەممەد حوسێن لە ستۆدیۆ کە ئەندامی تۆڕی ئابوورناسانی عێراقە، هەروەها میوانێک تریشمان لەگەڵ دەبێت دکتۆر حەیدەر بەرزنجی شارەزای کاروباری عێراق. سوپاسی دوولاتان دەکەم، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محەممەد بەخێر بێن، دەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێکۆم سەبارەت بە سەردانی شاندی هەرێم بۆ بەغداد. دەمێک کە گفتوگۆ هەیە لەسەر نەوت ئەم جارش باز لە ئامادەکردنی پرۆژە یاسای نەوتۆغاز دەکرێت. پێ دوایە سەردانەکانە وەکو پێشتر بێنجامن شتێکی تازە بەدی دەکرێت. سپاس بۆ دەرفەتە کاک حەکیم. خۆی لە ڕاستیە ئەم جارە تۆزێک هیوایەکی زیاتر هەیە بەوەی کە هەوڵی ئەم جارەی هەم بەغدا و هەولێریش هەم بەرپرسانی هەردوولا بگاتە نەتیجەیەک بەوەی کە لانی کەم وەکەوەی کە خۆیان دەڵێن یاسای نیشتیمانی نەوتۆغازی عێراق تێپەڕێنن لە ماوەی 6 مانگە. ئێساوە چەند 3 مانگ ڕۆشتووە، 3 مانگی کە ماوە. هەڵبەتە گەشتبینیەکی زۆر هەیە لەم مدە زەمەنیە. ڕەنگە ئێمە مەمنون بینەگەرەوان بتوانن بە 8 مانگیش تێپەڕێنن لەبەرەوەی ئەم یاسا بڕێکی زۆر وردەکاری و ئاڵۆزی تایە. یەکەم جار یەکەم با بڵێن مسۆدەی ئەم یاسا لە ساڵی 2007 و 2008 هێنایەن، ئەو بۆ کاتە ڕێنەکەوتن لەسەری هەتاوەکو ساڵانی 2011 چەند مسۆدەیەکی چەند پرۆژە یاسایەک ئامادەکرا، بەڵام هیچی نەڕۆشتە ئەوەوە کە لە پەرلەمانە دەنگی لەسەر بدرێ لەبەر ئەو ناکۆکیانەی لە بینی هەولێر و بەغدا بوو. ئەوەی کە هەولێر دەیویست بڕێکی زۆری دەسەڵات و سەلاحەتی زیاتری ویست بۆ هەرێمەکان بەوەی کە مافیان هەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو کێڵگەنەوتانە بکەن کە تازە ئەدۆزرێتەوە، چۆن بەرهەمەکانی دەربهێن و بیفرۆشن، چۆن ئایا مافی عقد گرێبەست ئیمزاکردنیان هەبێت لەگەڵ کۆمپانیای نەودەوڵەتی و بیانیایاننا لە بەرامبەر لایەنی ئەوانەی کە لە دژی ئەم بیرۆکەیە بوون، لایەنی ئەوانە بوون کە لەگەڵەوە بوون حکوومەتی ناوەندی وەزارەتی نەوت ئەم دەسەڵاتە سەروەریانیان هەبێ، ئەم دەسەڵاتە جدیانیان هەبێ لەوەی کە چۆن عقد ئیمزا بکەی لەگەڵ کۆمپانیای نەودەوڵەتی یاخود چۆن هەرێمەکان حکوومەتی هەرێمەکان تاکوێ مافی هەیە و مافی چی هەیە لە کێڵگەنەوتەکانی ئەوانەی کە پێشتر دۆزراونەوە ئەوانەی لە مەولا ئەدۆزرێنەوە. لەسەر هەرێکە لەم وردەکاریانە ناکۆکی و خیلافە بوو. هەڵبەتە ئەمە با بڵێن وردەکاریەکە و سەرێشەکەی زۆرە، ئەو چیوت و ئەم چیوت ئەگەر بینە سەرەوەی ئێسا وەزعەکە چۆنە. ئێستا خۆشبەختانە لە هەردوو لاوە ویستێکی سیاسی بەهێز هەیە بۆ ئەوەی کە ئەم یاسا تێپەڕێنرێ. وەک ئەزانی دەستوری عێراق کە باسی ئەوە کا سەلاحەتی حکوومەتی هەرێمەکان لەکوێیە و سەلاحەتی حکوومەتی ناوەندی لەکوێیە بۆ بەڕێوەبردننی سامانی سروشتی نەوت و گاز لە عێراقا تۆزێک هینە با بڵێن زۆر مشکلە یەکلا نەکردەوە، تۆزێک مەتاتیە. دەستور جێهێشتۆ بۆ ئەوی ئەم یاسا دەربکرێ و بە ئەم یاسا سەلاحەت و دەسەڵات و ئیمتیازی هەرێکێ لەم حکوومەتانە دیاری بکرێ، بۆیە چاوەڕێیەکرێت لەبەر بە حکمی ئەو فشارانی لەسەر هەردوو لایە هەم بەغدا و هەم هەولێریش هەم فشارەکان چین بۆ سەر هەرێم لەسەر هەرێم لەژێر فشاری زۆر زۆر گەورەی حکوومەتی ناوەندایە، لەژێر فشاری حکوومەکانی دادگای باڵای فیدراڵی عێراقایە، ئەوەی کاڵێ سەرتاپا کەرتی نەوتی هەرێم و یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستان نادەستوریە و ئەبێ کەرتی نەوتی هەرێم لایەن وەزارەتی نەوتی عێراق و ئیدارە بکرێ. طبعاً ئەمە هەر تەنیا قسە نییە، ئەمە فشارێکی زۆر زۆری دروست کردووە لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان و حکوومەتی فرۆشتنی نەوتیش. طبعاً ئەمە وای لێ کردوون بە بەردەوامی داشکاندێکی زۆرتر بکەن بۆ نرخی نەوتەکانە گینا مشتریان دەست ناکەن. باسی $90 دەکرێت جیاوازە نرخی برنت. ئێستا قسە هەیە کە لەم مانگانەی ئەخیرا ئەو داشکاندنەی کە هەبوو پێشتر 11 تا $12 بوو، ئێستا بۆ 18 تا $90 زیادی کردو بۆ هەر بەرمیلێک. ئەنیە گەر نەوتی برنت $84 بێ
نەوتی حکوومەتی هەرێم لە باشترین حاڵەتە 64-65 دۆلارەکە. بەڵێ دوایش لە بینی کۆمپانی حکوومەت دابش دەکرێت بەڵێ ئەویان تەبیعیە لەبەرەوەی ئەو نەوتەی کە ئێماڵێن نەوتی هەرێمی کوردستان و کوردستان بەشێکی هی ئەو کۆمپانیانەیە کە هاتوون ئیشیان کردووە بەرهێنانیان کردو لە گەڕان و پشکنین و دۆزینەوە هەتا بەرەمێنانی نەوتەکەشە ڕۆڵیان هەیە. ئەمە کێشە نیە لەوەی کە شتێکە درێ بە کۆمپانیەکان، کێشەکە لەوایە کە ئەم ناکۆکیانە ئەو فشارانەی بەغدا وەزارەتی نەوت لەسەر هەرێمی کوردستان دروستی کردووە تەرجمە بۆتە سەر زیانێکی زۆر گەورەی ئابووری. ئەمە لەلایەک عێراق فشاری سەر عێراق فشاری سەر عێراق ئەوەیە حکوومەتەکەی سەرک وەزیران سوودانی حکوومەتێکی زەعیفە لە ڕووی بنکەی جەماوەریوە. ئەم حکوومەتە بەردەوام لە ژێر زەعیفەوان خۆیان دەڵێن 280 دامیان پەرلەمانتاریان هەیە لە پەرلەمان هەمومان بینیمان ئەم حکوومەتە بەست لە چ حاڵەتێکا دروست بوو، چۆن دروست بووە، تاوەکو ئەو لەحزەیەش دروست بوو چەند لە ژێر فشار و هەڕەشەی سەدرەکان نبوون. دوای ئەوەی کە حکوومەتەکەش دروست بوو ئەم مشکلەی دینار و دۆلارە چۆن زەختێکی گەورەی دروست کرد لەسەر حکوومەتەکە. لە بیرمان نەچێم حکوومەتە حکوومەتی عێراقێکە ڕێژەی هەژاری تایە 125 ینی چواریەکی دانیشتوانی عێراق لە خوار هێڵی هەژاریوەیە، ڕێژەی بێکاری تایە سەروی ساعە 16ەیە، ینی لە هەر 100 کەس کە بۆ ئیش ئەگەڕێ 16یان ئیشی دەست ناکەوێ. بۆیە هەموو ئەم زەخت و فشارانە لەسەر ئەم حکوومەتەیە و بە ئەم حکوومەت هەر ئەساسن بە بەعدی ئەوە هاتووە دروست بووە کە ئەمە حکوومەتی ماوەیەکی کاتیە تا یاسای هەڵبژاردن. بەس گەشتبینی لە ماوەی 6 مانگ یاسای نەوتوغاز دەربکرێت بڵین تۆ بۆ نمونە ڕەنگە زیاتریشان پێ بدەیت بۆ نمونە 9 مانگ من پێم وایە ئێستا بەراورد ئۆکە ئەگەر لە ساڵی 2006 و 2005 کە دەستور تێپەڕێننا هەتاوەکو ئەمڕۆ سەیری ویستی سیاسی و هەڵچوون و داچوونە سیاسەکانی هەولێر و بەغدا بکەین ئەتوانین بڵێن ئێستا هەرە گونجاوترین و هەرە باشترین کاتە بۆی ئەم یاسای تا تێپەڕێنرێ. لەبەرەوەی هەم حکوومەتەکەی سوودانی هەم حکوومەتی هەولێر زۆر پێویستیان بەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن و ئیتر ئاور لە هەنێک گیر و گرفت و مەسایلی تر بن. سپاس دەکەم کاک دکتۆر حەیدەر، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا. ئێستا شتی تازە بەڕێوەیە بەتایبەت دوای بەرارەکەی دادگای فدراڵی نیگەرانی هەبوو بەتایبەتی لەلایەن بەرپرسانی پارتیەوە. ئەمە وا دەکات کە بەردەوام من لە کابینەکەی سوودانی هیچ چاوڵێکەیە بۆ نمونە بۆ دادوەرەکان لە دادگای فیدراڵی کشانەوە یاخود فشارێک لەسەر کابینەکەی سوودانی بۆی پارە بنێدرێت سەر گفتوگوکانی ئێستش ئەرێنین؟ بەڵێ زۆر سپاس کاک حەکیم بۆ جەنابەت بۆ بینەرانی کەناڵی بەیامە بۆ میوانە بەڕێزەکەت. بەڕاستی خۆی مەسلەی فشار نییە و مەسلەی تۆڵە سندنەوە نییە وەکەوە تەوسیفیەکەن و بیانەوێت بخەنە چوارچێوەیەکی تۆڵە وەرگرتنەوەی لە حکوومەتی هەرێمە یا شێوازێکی عقوبەتدانە. شتی وان نەبووە و شتی وان نابێ و لە مێشکی و لە بیرکردنەوەی ئیتاری چوارچێوەی هەمەهەنگی ئەوە نییە. چکاوان لە زمنی ئێتیلافیەکن پێ ئەوترێ ئێتیلافی ئیداری دەوڵەتە. ئەوان هەموو هەفتەیەکە دانشن و هەموو هەفتەیەکە باسی کۆمەڵە کێشەکەن، بەڵام محکەمەی ئیتیحادی محکەمەیەکی دستوریە و ناتوانین هیچ لایەنێکی تاعنی بە قەرارەکانی و بریارەکانی خۆی بات. بەڵام شتێک هەیە، حەلێک هەیە، ئەو پارەیە کە هەموو مانگێک ئەچێتەوە بۆ حکوومەتی هەرێم بە شێوازێکی قەرز ئەدرێتەوە حتا وەکو قانونی نەوتوغاز تەشریع بکرێت لە ناو پەرلەمانە و پەسەند بکرێ و نەجاتی هەردوو لا ببێت. چونکە بەڕاستی ئەم کێشەیە کێشەیەکی مێژوویە لە دوای 2005 لە هەموو ساڵێکە لە هەموو موازنەیەکە ئەو کێشەیەتە پێشەوە. ئیرادەی حەلکردنی کێشەکانە مهمە. ئەم حکوومەتە بەڕاستی حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەوێ هەموو کێشەکان حەلکە. ئەوە نەهاتووە کە کێشەکان قوڵتر بکات و لە بیریشمان نەچێت ئەو بریاری محکەمە لە زەمەنی سەردەمی حکوومەتی کازمی دەرچووە. خۆ پەیوەندیدار نییە بە حکوومەتی محەممەد شیع سوودانی. هەم حکوومەتی هەرێم ئەزانێت هەم حکوومەتی ناوەندیش ئەزانێت. بەڵام ئایا چۆن حەلیەکەین؟ حکوومەتی بەغا زعیف نییە، حکوومەتێکی بەقووەتە. ئیمڕۆ بەڕاستی هەنگاوەکانی بەڵێ شتی پێشوو زۆرە، یعنی ئەگەر بیانەوێت هەموو کێشەکان حەل بکرێت بەڕاستی 6 ساڵی ئەوێت تاوەکو حەل بکرێت، چونکە زۆرن شتەکان زۆرە، مەلەفەکان زۆرە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی ئاسایشەوە، لە ڕووی عەلاقاتی خارجیەوە،
لە ڕووی علااقاتی داخلیشە لە نێوانی حزبەکانەوە ئەم هەنگاوەکانی یەک بە یەک خۆتان نەزانن و بەڵێ دوای لە سەرنگاوەکانی قسە دەکەن چی کراوە لە ماوەی 100 ڕۆژە بەس بڵێن بە دیاریکراوی پارتی هیچ هەڕەشەیەکی کردبوو بۆ کشانەوە بەڕێزت حتمما سەرکردەکانی چوارچێوی هەمانگیت بینیوە لە کۆبوونەوەی دارەی دەوڵەت کراوە دوای و بڕیاری دادگەیفرەیت شتێکی لەم شێوەیە هەبوو یاخود شتێکی لەم شێوەیە دوای نەناردنی پارە کشانەوە نییە لە دوای بریاری محکەمە ئیتیحادی وا هەبووە بەڕێز کاک مەسعود وا بیری کردوتەوە کە بکشێتەوە بەڵام تەدەخولاتی سیاسی چەند کەسێکی سیاسی نەیهێشتووە کشانەوەی لە حکوومەتی ناوەند و لە ناو پەرلەمانە بکرێت بریار وا بووە کە بە گفتوگۆ حەل بکرێت ئێستا لەم هەفتەیە شاندێکی وەفدی حکوومەتی هەرێم بێتە ناو بەغایە کێشەکان حەل ئەکرێت کێشەی لە حکوومەتان نییە کێشەی لە چوارچێوەی هەمەهەنگی نییە ئەوان هەمویان ئیستعدادی ئەویان هەیە کە کێشەکان حەل بکرێت بە هەمان شێوە ئەبێ هەرێم و حکوومەتی هەرێم ئیستعدادی ئەوەیش هەبێت کە کێشەکان حەل بکرێت ئەو ئیستعدادە هەیە ئیرادەی ئەوێ کە ئەم کێشەکانی حەل ببێتەوە بە یەکجاری چونکە بەڕاستی ئەمە مەساتێکە دروستەکە هەم بۆ خەڵکی هەرێم هەم بۆ حکوومەتی بەغا هەم بۆ هەموو گەلی عێراقە چونکە نابێ وا بمێنێتەوە تاوانی چییە کابرایەکە مۆزەفێکە لە ناو هەرێمی کوردستانە مەعاشی بۆ نەگاتە دەستی وە کێشەیشی بۆ دروست ببێت نایەوێ ئەم کێشانە مەبەسم حکوومەتی ناوەند و ئامادەیە هەموو شتێک ئامادە حەل بکرێت بەڵام بچەوە لە چوارچێوازێکی دستورە لە چوارچێوەی دستورە بەڵام دستور هەر دستوریش کێشەی هەیە تەفسیری دستور مشکلەی هەیە ئێستا ئەگەر ئەم قانونی نەوت و غازە پەسەند بکرێت لە ناو پەرلەمانی عێراقا طبعا ئەولەویات هەیە ئێستا ئەولەویاتەکەی ئەوەیە قانونی هەڵبژاردنە هەمووی ئیتفاقی لەسەر کرا و بە یەکدەنگی لە ناو ئیتیلافی ئیدارەی دەوڵەتە دەنگی لەسەر درا و پێم وایە هەفتەی ئایندە ئەخرێتە دەنگدانەوە و خوێندنەوەی یەکەم بۆی ئەکرێتوە پەسەند ئەکرێ و ئەڕوات ئتریا ئایا 1.9 یا 1.7 لەو بەینە ئەمێنێتەوە ئەمە یەکێک لە کێشەکانە خۆ کێشەی بەس مەسەلەی نەوت و غاز نییە کێشەیەکی تریش هەیە کێشەی قانونی هەڵبژاردنە ئەمە حەل بووە وردە وردە ناڵم هەنگاوەکانی وردە وردە حەلەکرێ نابێ هەمووی بە یەک بەگجا حەل بکرێتەوە بەڵێ ئەوەی یاسی هەموار یاسی هەڵبژاردن ئێستا چوارچێوی هەمانگی دە بڵین ببوورە پەیمانی داری دەوڵەت کە پارتی ویکێتی و چوارچێوی هەمانگی و سوونەکانی تێ ئێستا ئیتفاقیان لەسەر کردووە کە بە مزوانە بچێتە پەرلەمان و هەموار بکرێتەوە و دەگرێتەوە بۆ یاسا کۆنەکەش باز نەکەن بەم شێوەیە سانتلیگۆی معادلی پێڵن 1.9 ئەوە اتفاقیان لەسەر کردبوو و مەساحەیکی ئەویان دانابوو مەجای ئەویان دانابوو لە ناو هۆڵی پەرلەمانە یا ئەبێ 1.9 بێ یا 1.7 بێ بەڵام وەکو ئیتیفاق و ڕێککەوتن هەمووی ڕێککەوت بڵێن هەموو محافەزەیەکە یەک بازنەیە بێت و نسبەکە ئاوایە 1.9 لە بینی 1.7 و 1.9 ئەمە اتفاقی لەسەر کرا پێشتر پارتی معارض بووە دوای قەناعەتی کردەوە و کێشەشی نەماوە و ئێستا هەمووی ڕێککەوتەوە کە بڵێن لەسەر ئەم قانونە دەنگی لەسەر بدرێت و بڕوە بە نسبەتی ئەمەش بۆ محافەزە ئەبێت و هەم بۆ پەرلەمانی عێراقیش هەبێت یعنی بۆ هەڵبژاردننی خودی محافەزەکانی عێراقەوە عینەن قانونە یعنی تەوحید دەکرێت هەردوو قانونەکە تەوحید دەکرێت بەیەکەوەش دەکرێت جەناب تەزانی مەوزوعی بەیەکەوە وا دەکەی هەڵبژاردننی پارێزگاکان و پەرلەمان بەیەکەوە چونکە ئەم قانونە هەر ئقرار کراوە لە کاتی برادەرانی سەدریەکانە لە پەرلەمانە بوون ئقراریان کردبوو بۆ محافەزەکانە بۆ بارێزگاکانی عێراقە بەڵام تەنفیز نەکراوە تەطبیق نەکراوە لەسەر واقع چونکە ئەو کاتە خۆپشاندان و ئەنجومەنی محافەزەکانی هەمووی ڕایان گرتەوە تۆ طبعا ئەمە دستوری نییە ڕاگررتنی ئیشی ئەنجومەنی محافەزەیە ئێستا ئەنجومەنی محافەزە ئەگەڕێتەوە و هەڵبژاردن دروستە بێت بە یەک بەکجا ینی هەردووچیان یەک قانونن بۆ ئەوە هەم مەصرفی کەمتر بێت لەسەر حکوومەتی ناوەندە
هەم دیسان هەموو ساڵێکە هەموو 4 ساڵێکە وەرە بۆ تعدیلکردنی قانون و دیسان قانونێکی تازە هەڵبژێرێت ئەمە بەیتیفاقی هەمویان ڕێککەوتن لەسەرەوە بەیەکەوە ئەنجام نادرێن وەکو کاتەکەی پارێزگاکان مانگی دێ ئەوی پەرلەمانی عێراق دیارەکەی دەکرێت ناجارێ دیار نییە چونکە حکوومەت هێشتا ئەو بودعەیە 100 ڕۆژەکەی بودعەیە طبعا نازانم کێ داینابوو چونکە حکوومەت ناتوانێت تەقیم بکرێت بە 100 ڕۆژە بەم 100 ڕۆژە ئیشی شیوکاریشی کردوتەوە حکوومەتی شیاع سوودانی کە کاظمی بە 2 ساڵ و نیو نەیتوانی بیکات هەر لە ڕووی تەعییناتەوە هەم لە ڕووی ئەمنی بڵێن هەم لە ڕووی استقرارکردنی عامی عێراقەوە هەم لە ڕووی سیاسیەوە ئێستا هەم لە ڕووی علاقاتی خارجیەوە شاندی حکوومەتی عێراقی لە واشنگتنە ئەنجامی باشی هەیە بەڕاستی تەسریحاتێکی زۆر دراوە بەڵام وانە باشە دوایی لە سەرنجامی شانەکەش قسەکەم بەس بە کورتی وتە دە و پارەی بۆ هەرێم دادگای فدراڵ بڕیاردە نینێرێ کەی دێت کە وتە دووەکو قەرز دێت تا یاسای بودجە پەسەند دەکرێت یاسای بودجە یان یاسای نەوتوغاز بە کورتی بێت دێمەوە خزمەتت نەخۆی یاسای بودجەش دەورە بینێ ئەوش یعنی ئەوە نزیکترە یاسای بودجە نزیکترە و شاندی حکوومەتی هەرێم کە ئەچێتە ئەم هەفتەیە بڵێن باسی ئەوە شەکە من ئەوە اقتراحێکە بڵێن اقتراح کراوە کە بە شێوازێکی قەرز بنێرێت حتاوەکو بودجەی پەسەند بکرێ ئەو کاتە بە شێوازێکی یاساییە بڕوات چونکە ئەم قەراری محکەمەی ئەتیحادی لەسەر بودجەی و قەراری پێشووتر کە وەزیری نەوتی پێشوو ئەحسان خۆی داوای قەید کردووە لە محکەمەی ئیتیحادی بە ناردنی نەوتە لە حکوومەتی هەرێمەوە و نە ئیطاری تەنسیقیە نەکی لە حزبەکانە طبعا تهمە زۆر دراوە لەسەر یەکێک لە حزبەکانی ئیطاری تەنسیقی کە دەستی هەبووە لە بریاری محکەمەی ئاخرە طبعا وانە ئەوان هیچ تەدەخولیان نەکردووە بەڕاستی بەڵام هیچ کەسێک یعنی ئەمە لە منطقی سیاسی نییە يعني معقولة تۆ لە ئیتیلافی دەوڵەتە بە یەکۆ دانشن دیسانە بریارێک دەرئەچێت کە یەکێک لە حەلیفەکانی خۆتە کە بەشێکە لە حکوومەتە بریارێکە دیژی ئەو وەکو شکاندنێکە دروستە بێت بەڵێ سوپاس دەکەم دێمەوە وڵاتەنە سەر وەفدی واشنگتۆنیش بڵێن کە وەفدی عێراق لە واشنگتنە قسە دەکەین ئایا ئەنجامی چییە بۆ چینە بۆ کاک محەممەد سپارت هەر بە یاسای نەوتوغاز سەب پارتیوێکێتی لە حکوومەت بێکەوتوڕن لە ناو کابینەکە بڵین قوبات تاڵبانی بەشداری ناکە ڕنگدراتە و لە سەدارشتنی بڵین پرۆژە یاسای نەوتوغاز لە بەغداد سەبارەت بە غاز بێ بە نەوت بێ یەکێتی بۆ غازەکە بۆن بیێ دەسەڵاتی زیاترێ پێ دوای ڕنگداتەوە باش کاک حوزم یە گرفت دروست بووە لە سەوتەکە نازان جوڵاوە ئێستا دێنە خزمەتت کاک دکتۆر بێمە لای بەڕێزت سەبارەت بە کابینەکەی سوودانی کە بەڕێز وتت دوای لەسەر واشنگتن قسە دەکەین بەس وتت لە ماوەی ئەو 3 مانگەیە ئەوەندە کاری کردووە کە بەقەدە 2 ساڵی کازمی بوو وەکو چی دەکرێت پێمان بڵێ چکە گلەی شێ دەڵێن کابینەکەی وەکو پێویست نەبووە یەکێک لەوانە بڵێ یەکێک لەو کێشانە مەوزوعی تەعییناتە ئەم موظفە ئەو کەسانە کە عەقد بوون لە ناو وەزارەتەکانە ئەمە تقریبا 10 ساڵ چاوەڕێ بوون کە یەکێک حکوومەتێک بێتە تەعیینیان بکات لە هەموو وەزارەتەکانە وەکو جەنابتان بینی وتانە ئەمە یەک دوو و مەوزوعی خاکی بڵێن عەرزی یەزیدیەکانە ئەمەش لە هەفتاکانە و نەکراوە کە مافی یەزیدی بدرێت ئەمە هەنگاوێکی مهمە سێهەم محارەبەکردنی فەساد و نهێشتنی فەسادی ئیداری و داراییە لە ناو مؤسساتی دەوڵەتی عێراقیە مەوزوعی ئەو دزی قەرنی پێڵێن قەت بە هیچ لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعسەوە حتا ئێستا پارە نەگەڕاوەتەوە بڵێ ئەی بیستین کە پارە براوە و فەسادێک هەیە بەڵام گەڕانەوە نەبوو بۆ خەزینەی دەوڵەت دیسان معالەجەکردنی مەوزوعی نەوت
يعني معالجة كرديني موضوعي دولارة أو معالجة كرديني موضوعي دولارة يكيك لأساسكاني حكومة بوا يعني وكو جنابتنا زانن امرو السعري الرسمي بانقي مركزي عراق بصو 3000 صو 32000 بەڵێ دێمە خزمەتان کاک محمد ببوور بیسم باسی یاسین و توغاسکەین لێ وەستین کە ناکۆکی پارتیویەتی ڕنگدانەوەی دەبێت بۆ نمونە یەکێتی ئێستا لە وەفدەکەدانیە یا غاز لەم منتیقەیە سەرکەم بەخۆی لە ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق نەگەشتونەتە ئەوەی کە ڕاستە و خۆ دەستکەنە دانوستاندن یا پێکەوە لیژنەیەک دروست بکەن و سیاغی پرۆژه یاسایەکی تازە بکەن هێشتاکە لەوە لە قۆناغی ئەوان لایەنی حکوومەتی هەرێم ئەمڕۆ پێشنیار و پرۆژەی خۆیان داوەتە ئەوان قرارە لە ماوەی هەفتەیەکە ئەوانیش ڕؤیا و جەهەنەزەری خۆیان یاخود پێشنیاری خۆیان بن بۆەوەی لە نەتیجا هەردوو پرۆژەکە کۆ بکرێتەوە هەردوو لاش بە مساومەی هەردوو لاوە بگەنە پرۆژەیەکی هاوبەش و ئەو وەختە بینێرنە پەرلەمان بەکولی قسە بکەین حکوومەتی فیدراڵی عێراق بەغدا مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمەکە لەگەڵ هەولێرایکە لەناو ئەم حکوومەتە هەمێکێتی و هەم پارتیش تەمسیل و نەنەرایەتیان هەیە ئەزیستە لە وەفدەکاندانی وایە مهم نییە لە وەفدەکە بێ لە وەفدەکانە بێت چونکە لە نتیجا کە تۆ یاسادا ئەڕێژی دای ناڕێژی بۆم سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیرانی ئێستای هەرێمەیە وادا یاسا ئەمەفرۆزە وادا بڕێژرێ کە قابلیەتی جێبەجێکردنی هەبێ قابلیەتی تەطبیقکردنی هەبێ و بۆ لە ئاستی دوورمەوداشە بتوانێت ئیش بکانێک ئەوەی بۆ میزاجی ئەم سەرۆک وەزیران و جێگرەی ئێستا بێ بە خەڵکی ئەوەی دوایتر ناکوکی هەیە لە سەرغاز کاک محەممەد ڕەنگدانەوەی بینی پارتیوەکێتی لە سەرغازەکە زیادە ڕۆیی نەگەر بڵێن لەسەر هەموو شتێکە لەسەر غازە لەسەر نەوتە لەسەر چۆنێتی ئیدارەدانە لەسەر چۆنێتی بەشکردنی پارە و بودجەیە ئەم ناکۆکیانە ڕەنگە بەشێکی 40-50 ساڵ هەر بەردەوامە تا ئێستا هیچ شتێکی تازە لە ئارانەدانە پێم وانە ئەم ناکۆکیانە زۆر بە زەقی کار لەوە بکاکە وەفدی دانوستانکاری هەرێم ئەگەنە چه سیاغەیەک چه داڕشتنێک بۆ پرۆژه یاسای نەوت و غاز مابەسمە لە پرۆژه یاسای نەوت و غاز بڵێ بۆ نمونە هەرێمە و دەسەڵاتەی هەیە بۆ نمونە پارێزگاکانی ناو هەرێمەکان ئەو دەسەڵاتیان هەیە ئەوە نازان هێشتا کە ئێمە هێشتاکە ئەو پرۆژەمانە نەبینیوە کە قرارە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق لەسەری ڕێبکەون و بینێرنە پەرلەمان بۆی دەنگی لەسەر بدرێ و هەرێک لەو خاڵانەی پرۆژەکانی پێشتریش کە هەبووە قابلی ئەوەی دەستکاری بکرێ گۆڕانکاری کە بکرێ و تعدیل بکرێ بۆیە ئێستا زووە مناقەشەی هەرێک لەو دەکات لەبرۆ هیچ نەهێشتا ئەساسن ئەوان خۆیان دەستیان پێ نەکردو دروستیان نەکردووە پرۆژەیەکیان نییە تاکو ئێمە ئێستا مناقەشەی بکەین ئەبێت چاوەڕێ بکەین تا بزانین چیمان بودجە ئێستا بڵێن سوودانی قسەی کردبووە شەرق لاوسەد باسی لەو کردبوو کە بڕیەکەی دادگای فیدراڵی ینی دەستی بەستون بەڵام ئەوە ڕێکاری تریان لە چوارچێوی یاسا مەسەلەی پشکی هەرێم چارەسەر دەکەن لە پرۆژە یاسای بودجە ئەم ساڵ پێ دوایە شتێکی جیاوازتر بێت لە ساڵانی ڕابردوو لە ڕاستیە لە ڕووی ئەو مەبدەئی دابشکردنی پشک و بەش ئەوەی مەسەرەن بەشی هەرێم نزبەیەکی محەدەدە بۆ نمونە قرار هەیە قسە هەیە کە ئەم ساڵ ببێتە نزیکەی 4% و ئەم 4% کاتێک بە تەواوی ئەدرێتە هەرێم کە هەموو التیزاماتی خۆی بەرامبەر حکوومەتی فیدراڵی بەغا جێبەجێ بکە ینی بڕی پێویستی نەوت تەسلیم بکە و داهاتە ئەتیحادیەکان ئەوەی لە گومرک و لە مەتارەکان ئەوانە هەیە تەسلیم کە ئەم وردەکاریانە ئەم بابن هەردوو لا دەستیان بەسراوەتەوە بەهۆی ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی عێراق ئەمە ڕاستە بەڵام ئەگەر هەردوو لاش بیانەوێ فروفێڵی قانونی یا با بڵێن شێوازی داڕشتنەوەی هەرێکێک لەو مادە قانونیانەی ناو مادەکە ئەکرێت دەرفەتی ئەوان بدا لە ئێستا بۆ ماوەیەک لانی کەم بۆ پرۆژه یاسای ساڵ بودجەی 2023 جۆرێک معالەجە بدۆزنەوە تا ئەوەی کە بە یاسای نەوت و غاز بە یەکجاری یاخود تا حدێکی باش بڕێک لە مشکیلە گەورەکانی وەکو کێشەی نەوت و ئیدارەدانی سێکتەری نەوت و ئەمانە چارەسەر بکەن بۆیە ئەگەر هەویستی سیاسی هەبێ لە هەردوو لاوە و ئەگەر فراکسیۆنەکانی ناو پەرلەمانیش هاوکار بن چونکە لە نەتیجا ئەوەی حکوومەت و هەردوو حکوومەت لەسەری ڕێئەکەون تەنها سیاغەیەکی پرۆژه یاساکەی ئەم سیاغە ڕاتە بەردەم پەرلەمانتاران ئەبێ فراکسیۆنەکان دەنگی لانی کەم بەقەدەر پێویست دەنگی بۆ بن و بۆ یاساکە تەمریر ببێ ئەگینا هەر ئەوە بەس نییە کە ئەمان لەسەری ڕێەکەون بەڵام لە نەتیجا وەکەوەی دکتۆر حەیدەر وتی ئەگەر ئەم ئیتیلافی ئیدارەدانی دەوڵەتە هەروە بە یەکگرتووی بمێنێتەوە بۆ تەماسک و یەکگرتوویە
ئەمانیش هێندە کورسی و دەنگیان هەیە لە پەرلەمانە تاوەکو بتوانن تەمریری تۆ بێگرتویان دەبینی تا ئێستا بڵێ تا ئێستا پێکەوە ئیشەکەن شەریکن هەمویان پشتگیری لە حکوومەتەکەیەکەن ئەمە تا حدێک یارمەتی دروستبوونی سەقامگیریەکی سیاسی کاتی داوە لە عێراق ئەگەر ئەمە هەروە بمێنێتەوە پێم وایە ئەمە یارمەتی دەرەبێت لە تێپەڕاندنی پرۆژەسەی بوتن نردنی بۆ پەرلەمان کە پێی دەستور دەبێت ڕێمەپی پێرەوی ناوخۆی پەرلەمان دەبێت لە مانگی دەبێت هەم سەرپێی سیاسەن و هەم کاریگەری خراپیشی نیە ئەم دوکەوتنی پرۆژەسەی بوجێ ئەستا پرۆژەکان لەسەر هاوڵاتیان ئەکید کاریگەری خراپیە لەبەرەوە مشکلەکە لە عێراقا ئەوەیە دەوڵەت ڕۆڵێکی یەکجار گەورەی زەخمی هەیە لە ئابوووریەکە لە کۆی گشتی بازاڕی عێراقا و بەشی هەرە زۆری ئەو پارەی یەتە بازارە ئەو پارەیە کە لە ڕێگای وەزارەتی مالیە و دام و دەستگاکانی دەوڵەت و یەتە بازارە بۆیە کە یاسای بوجە دواکەوە بۆ 3-4 مانگ یەکسەر بازارە ترسێنێ خەڵکی کاسبکار و بازرگان و ئەوانی لە بازارە ئیشەکەن ئەترسن پرۆژەکانی وەبەرهێنان بەشێکی ئەوەسێت یاخود بڕیار لەسەر پرۆژەی تازە و تەمیلکردنی پرۆژەی تازە نادرێ هەموو ئەم پرۆژانە ئەم بودجەی وەبەرهێنانەی کە لە ڕێگەی حکوومەتۆیەتە ناو خەڵکۆ هەموو ئەمانە ڕۆڵی هەیە لە زیندوکردنەوەی کەرتی تایبەت و بازار و ئەو ئاڵوگۆڕی لە بینی خەڵکی کاسبکارانە هەیە بۆیە ئەکید ئەوە لەو ڕۆڵی هەیە بەڵام ئۆکەی ئێستا واقعەک هەیە ئەوەیە کە ئەیبینین تازە دواکەوتووە پرۆژه یاسای بوجە و ئەگەر بێت و لە مانگی دوا تێپەڕێنرێتەوە باشترە دوا بخرێ بۆ مانگی 4 و 5 لە مانگی 4 تێپەڕێنرەوە باشترە دوا بخرێ بۆ هاوین و پاییزی کۆتایی ئەم ساڵ بۆیە لە نەتیجا ئەوەی کە ئەبینرێ ئەوەیە بەشی هەرە زۆری هێز و لایەنە سیاسەکان سوورن لەسەر ئەوەی یارمەتی دەربن لە زوو تێپەڕاندنی پرۆژه یاسای بوجە و ئەو ناکۆکیانەش هەیە بە قەنەعەتی من تا ئێستا هێندە ناکۆکی ئەوەنە گەورەنی دووشت مهم بوو پێش ئەوەی باسی پرۆژە بەشی هەرێم و علاقەی هەولێر و بەغدا بکەن دوو نقطە مهم بوو بۆ ئەوەی کە پێش یەکلاکردنەوەی پرۆژه یاسای بوجە لەلایەن حکوومەت و یەکلا بکردو یەک مەسەلەی تەحدیدکردنی سعری نەوت لە بوجە ئایا هەر بەرمیلێک نەوت بە چەند دۆلار دیاریەکرێ دوو مەسەلەی تەحدیدکردنی سعری سەرف ئایا بەڵێ دۆلار ئێستا ئەوە مەسەلەی دۆلار و دینارەکە تا حدێک یەکلایەن کردو لایەنی حکوومەت ماوەتۆ ئەوەی نەوتیش مەسەلەی نرخی نەوتیش تا ئێستا نرخی نەوت بەرزە بۆیە ئەو نرخی کە پێشتر مناقەشیانە کرد ڕەنگە هەر بتوان لەسەر ئەوە بڕۆن و کێشەیەک نابێت بۆیە بە قەنەعەتی 65 بۆ 7 لەو دەوروبەرە لەو بەینە هەر شتێک دیاری بکەن کێشە نابێت لەبەرەوە تا ئێستا هەموو ئاماژەکانی بازارەوەمان پێڵێن کە لە 2023 نرخی نەوت تا حدێکی زۆر بەبەرزی هەر ئەمێنێتەوە بۆیە بە قەنەعەتی من کێشەی بەشە بوجەی هەرێم نابێتە ئەوەی کە کۆی گشتی پرۆژه یاساکەی لەسەر ڕابگیرێن نتیجا هەرتەیە پەڕێ ئەگەر لایەنی هەرێم زۆر ڕازیش نەبێت دوای لەسەر دۆلار و وفدی عێراق قسە دەکەین لە ئەمریکا کاک دکتۆر سەبارەت بە پرۆژه یاسای بوجە دوای لەسەر دۆلاری قسە دەکەین بە زۆک و دیارەکەی دێتە پەرلەمان بۆچی ئەوەندە دواکەوت بۆ مەسەلەی بوجە ئەفەرمووی من وەکو معلومات ئەوە نەک وەکو تەحلیل لە ماوەیەک دەڕۆژێکە بوجە قانونی بوجە بڵێن ئەگاتە پەرلەمانی عێراق لە لایەنی حکوومەتەوە تەواو بووە ماوەتەوە ئەوەیە حکوومەت بڵێن بەرلەمان دەنگی لەسەر بدرێت و تەسەوورەکەم ئەوەنە کێشەی دروست نابێ وەکو ساڵانی ڕابردوو چونکە هەموو شتێک اتفاقی لەسەر کراوە چۆن حکوومەت بە 2 3 ڕۆژ تەشکیل بووە و دەنگی لەسەر دراوە ئەوش بە هەمان شێوە یعنی من ئەڵێم ئاسانترین و سەریعترین حکوومەتێک کە تەشکیل کرا باسی سراعی سیاسی ناکەم ئەوە کە ماوەتەوە دەمانگێکە لە دوای هەڵبژاردن مەبەسم تەشکیلکردن بوجەی قانونی بوجە پێم وایە هەموو شتێکیشی لەسەر اتفاق کراوە باش بەڵام من بسیارم کردبوو لە یەکێک لە بەرپرس پشکیاریم دیاری کراوە چەندە؟ نسبەکەی دیاری کراوە بڵێ چەندە اتفاقیان لەسەر ڕێژە 14 یان کەمترە یان زیاتر نانا 13 شتێکە 13 پوینت شتێک ئاوایە بیزەبت دقیق نازانم بەڵام 13 ئاماری وەزارەتی بڵێ وەزارەتی پلاندانان هەر ئەوە ئامارە کاری پێ دەکرێت بڵێ لەسەر ئامارەی وەزارەتی هینە بڵێ لەسەر ئەوەیە لەسەر ئاماری وەزارەتی تیجارەیە بڵێن بەڵێ لەسەر ئەوە ئامارەکە درێتەوە کێشەی نابێ بەڵێ هەریم ئامادەیە نەوت تەسلیم کاوە داهاتی حادیەکانیش ئەو نەرمینوان دووە ئامادەیە خۆی ئەبێ حەل بکرێت خۆ چارەسەر چییە ئەگەر ئاوا بمێنێتەوە کێشەکە حەل نابێت ئەبێ مرونەیەکی هەبێ حکوومەتی هەرێم ئەبێ
بغا مرونتي تریشی ببێت یعنی ئەوە بە مرونە حل ئەکرێ ئەنەها بە صراع و بە خطابی ئیعلامەوە یعنی ئەو بە تەشیرکردنی یەکترین حل نابێ ئەوە ئەبێ دانشن قسە و حوار لەسەر بکەن بەڕاستی بە حەقی هەموو کەسێک بدرێت و مافی هەرێم وەکو ئەوەیە کە بتوانێت یا ئەوە خۆی نەوتەکە بباتەوە و منزبەیەکی بمێنێتەوە پارەکەی بۆ بنێرنەوە و اقتراحەکە لەوە چێ نەوتەکە تەسلیمی بەغا بکرێت و حکوومەتی عێراقی پەیوەندیدارە بە هەموو شتێکی قەرزەکانی کۆمپانیەکانی هەرێمە ئەوانەکە ئیشەکەن لە ناو هەرێمە و چونکە ئێستا کێشەی هەرێم چییە؟ کێشەکە ئەوەیە ئەو شەریکاتەیە ئەو کۆمپانیانە کە لە ناو هەرێمە ئیشەکەن و حکوومەتی هەرێم قەرزاری ئەوان بن لە ڕێی بەبێ گرێبەستەکانە لە بدایەتەوە کرا هەڵەی زۆری هەبووە و مەشاکیلی زۆری هەیە ئێستا ئەیانەوێت چارەسەری ئەم هەڵانە و ئەم کێشانەی لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتانی تر بکرێتەوە من پێم وایە ئەگەر ئەم قەرزانە تەسلیمی حکوومەتی ناوەند بکرێت و خۆی بەرپرسیارە بێت و خۆی بودجەی بە کامیلی بینێرێت بۆ حکوومەتی هەرێم ئەمە حەلێکی باشترە کێشەیشی بۆ دروست نەبێت طبعا ئەمە مفاوەزات دەزانێ مفاوەزات دەورە بینێ ئیتر ئایا بە چی شێوازێک حەل بکرێتەوە بەمە بێ بەڵێ بەغدا ئامادەیە بۆ نمونە قەرزی کۆمپانیەکان بداتەوە گرێبەستەکانی نەوت لە هەرێم هەموار بکاتەوە بەغدا خۆی ئەوە ئامادەی بەمەرجێک هەمووی بەڵێ بەمەرجێکە هەموو نەوتەکە هەمووی تەسلیمی سۆمۆ بکرێت مەبەسم ئەمە یەکێک لە ڕێگا چارەسەری ڕێگاکانە یەکێک لە ڕێگاکانە کە چارەسەری کێشەکە بکرێت ئەوەیە پێم وایە حکوومەتی هەرێم قبوڵی ناکە ئەگەر قبوڵیشی نەکردبوو ڕێگاکەی تر قبول بکرێت چونکە ئەم کێشانە ئەگەر بە ئیستعدادی جدی نەبێت باوەڕکە هەر حەل نابێت من پێم وایە هەردوو لایەک بە تایبەتی حکوومەتی بەغا حکوومەتی ناوەند وەکو من بیناسم وەکو من بزانم کە ڕئیس وزەرا محەممەد شیاع سەرۆکوەزیران هیچ نیەتێکی نییە کێشەیەکی لەگەڵ هێرێما دروست بکە هیچ نیەتێکی نییە کە کێشەیەکی بۆ هەموو لایەنە حزبیەکان دروستکە بەعەکسەوە هەوڵەیە کە کێشەکان حەل بکرێتەوە بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای دێمەوە خزمەتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەینەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تيبي أولا يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني عفرة وقت ميسيلي أزاني هاتني عليك الفوز جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد بینە سەر وەفدی عێراق لە ئەمریکا بەس سەبارەت بە دۆلارەکە بەرەوەی بچین سەر وەفدی عێراق لەگەڵ دکتۆر حەیدەریش قسەی لەسەر دەکەین دەوڵات بۆچی نزیک نابێتەوە لەو نرخە فەرمی کە بانکی ناوەندی 130,000 100 دلار 130,000 هۆکارەکە چێکە ئێستش لە دەوری 148 150 تقریبا 120 جیاوازی هەیە لە بازار 50 خۆی هۆکارێکی تەکنیکی هەیە هەر لە سەرتاوە گەر لە بیری بێبەر لە مانگێک دوو مانگ هەر لە بەردرامی جەناب تاباسیەوەمان کرد کە سەبەبێک هەیە وای کردووە لەوەی کە بڕێکی زۆری و بازرگانانەی پێشتر بە حواڵەی بەنکی شتیانە کڕی لە هەندێک وڵات و هەندێک شتیان هاوردە کرد لە دەرەوە ئێستا ئەوانە ناتوان ئەتیمات بکەنە سەر حواڵەی بانکی هاتوون لە بازاڕە نافەرمیەکانی شارەکانی عێراقا دۆلارەکڕن وەکو خەڵکی سەرجادە ئەمەش وای کردووە زەختێکی زۆر لەسەر بازار سەرەکی کە هەرەوە بوو یان برنە دەرەوە بوو کاک محەممەد بردنە دەرەوە هەیە بەڵام پێشتریش بردنە دەرەوە هەبوو لە ڕاستیە بەشی هەرە زۆری ئەو دۆلارەی لە عێراق و ئەبرایە دەرەوە پێشتر لە ڕێگەی حواڵەی بانکیەوە بوو نەک ئەو بازاڕە نافەرمیانەی هەیە ینی ئەوەی بەجارێک بەجەڕێی قەڵەمێ 200 میلیۆن دلار ئەباتە دەرەوە نایە لەسەر جادە دۆلار بکڕێ ئەمانە پێشتر بە حواڵەی بانکی بوو چەند بانقێکیش لەسەر ئەوەدا خرانە لیستی ڕەشۆ و ئەمە با بڵێن مشکلێکی معروفە چیرۆکێکی زانراوە لەلایەن بەشێکی زۆری و کەسانی لە عێراقا متابعە مشکلەکەن مشکلەکە وا بوو با بڵێن کە لە ناوەڕاستی مانگی یانزەی ساڵی ڕابردووە بانکی ناوەندی عێراق ئەتیمادی کردە سەر ئەو پلتفۆرمە ئەلکترۆنیە دیجیتاڵی کە ئێستا داهێناوە بۆ ڕێخستنی حواڵەی بانکی بۆ بازرگانانەی کاڵا هاوردەکەن بۆ عێراق وەزعێکیان دروست کرد کە ئیتر هەر کەسێک حواڵە بکە ئەبێ بەپێی ئەو سیستەمە بانکی نێودەوڵەتێ بێ ئێستا لە هەموو وڵاتانی پشکەوتوو لە هەموو دنیا هەیە ئەمەش وای کرد بڕێکی زۆری حواڵەکان ڕەت ئەکرانەوە یعنی بۆ نمونە جاران پێشتر ئەگەر لە ڕۆژێکە 250 میلیۆن دۆلاری عراقی دۆلار لە عێراقەوە بۆ حواڵە ئەنێراوە وڵاتانی تر هاتە سەر 40-50 میلیۆن لە هەندێک ڕۆژە لە باشترین حاڵەتە 90 میلیۆن بوو ئەمڕۆ 300 میلیۆن بوو ئەوە حاڵەتێکی جیاوازە 250 حواڵە هەبووە حەوت ناو خۆ بووە بەڵێ ئەوەی ئەمڕۆ تۆزێک دوای باسی ئەوەکەن مەسلەیەکی جیاوازە ئەمە چی کرد ئەمە وای کرد بڕێکی زۆری بازرگانان ناچار بوون ئەوانش ئیتر پشت بە بانک سیستەمی بانکی نەبەسن بێنەوە بۆ بازارە ڕەشەکە بە دۆلار لە سەرجادەکان و لە دوکانی ئاڵوگۆڕی دراوەکان بکڕن و ئیشەکانی خوانی پێ بکەن زەختی دروست کرد لەسەر بازارەکە یعنی خواستی بۆ دۆلار زیاتر کرد بەراورد بۆ بڕە دۆلاری ئەخراوە بازارەوە لە کاتێکە ئەو دۆلارەی کە حکوومەتی بانکی ناوەندی پێشتر ئەیناردە بازارۆ لە هەموو لە باشترین حاڵەتە 20 لە سەتی کۆی گشتی دۆلارەکانی بوو کە ئەیفرۆش بە دیناری عێراقی یاخود لە باشترین حاڵەتە 40-50 میلیۆن بوو لەم ڕۆژانی ئەخیرا جار هەبوو 70-80 میلیۆن دۆلارش هاتە ئەم بازارە نافەرمیەوە کەچی دۆلار هەرگران و تا ئەمڕۆژ دۆلار هەرگرانە کە 305 میلیۆن دۆلار بە حواڵە و بە هی بازاری نافەرمیشۆ هاتووە مشکلەکە چییە؟ مشکلەکە ئەوەیە بڕێک شەریکی بازرگانی عێراق هەن یاخود با بڵێن بازرگانانی عێراق فێربوون کاڵا یاخود خزمەتگوزاری ئەکڕن لە ئێران لە سووریا لە رووسیا ئەم وڵاتانە سزادراون لەلایەن خەزانی ئەمریکاوە هێستا قەدەغێ بۆ رووسیاش بۆ رووسیاش بڵێ بانکی ناوەندی عێراقی بە هیچ شێوەیەک ڕێگە نادا تۆ دۆلار حواڵە بکەی بۆ وڵاتانە بۆیە تۆ ئەگەر ئەتەوێشت لە ئێرانەوە هاوردە بکەی بۆ سلێمانی بۆ بەسرا و بدوهۆک و هەر شوێنێک ناچاری بچی لە بازاری ڕەشا دۆلار بکڕی لە نەتیجا بڕێک خەڵک بڕێک بازرگان هەرماونە تۆ کە پێویستیان بەوەی لەو بازارە ڕەشا دۆلار بکڕن بۆ ئەو فەرقە ئێستا ئەوەیە کە دۆلار نزیکەی 150,000 هەرگڵایەک ئێستا کە مەفروزە بە 130,000 بێ ئەو 90,000 نزیکەی 15 لە سەتی کۆی گشتی بەهایی باش دینارەکەیە بۆیە لە نەتیجا ئەم مشکلە هەرەمێنێتەوە هەتا ئەو ڕۆژەی کە هەم خەڵک و هەم حکوومەت و هەم لایەنی عێراقی هەمووی بە باشی و بە شێوەیەکی منەظەمی پشت بە سیستەمێکی بانکی پێش کاتی خۆی ئێمە بەرنامەمان کرد مانگێکی زیاتر بەربەرە زووتر ئەو کێشەی بەرزبوونەوەی دەبێت کاتی بێ یعنی ئەوەش بەرزبوون و ئێستا و جیاوازش دەبێت کاتی بێت ئەمە شەر دەبێت کاتی بێ بەڵام کاتێکە کەیە ئەوکو ئەگەر لەبیرت بێ کاتی خۆشی باسی ئەوما کرد کێشەیەکی تەکنیکی هەیە ئەوە بەهای دیناری کەم کردوتۆ لە بازارە نافەرمێکە ئەم کێشە تەکنیکی دواکەوتوی و متەخەلیفی و داڕزانی سیستەمە بانکیەکەی عێراقا ئەو گەندەڵی و فەسادەتەیە کە لە عێراقا لە ماوەی 20 ساڵی ڕابردووە نیان هێشتووە سیستەمی بانکی لە عێراقا پەرە پێ بدەن تاوەکو سیستەمێکی بانکی پێشکەوتوت نەبێ
کە هەم خەڵک و هەم حکوومەت و هەم بازرگانان بەباشی پشتی پێ ببەسن با زۆر زیادە ڕۆی نەکەن سیستەمێکی بانکیمان هەبێ وەک ئەوەی کە لە ئوردن و سعودی و تورکیا هەیە ئەو وەختە کێشەکە چارەسەر بێ هیچ پێویست ناکەن کە کاتی خۆی وتمان ئەم دابەزینەی بەهای دینار کاتیە لەو ڕوانگەوە بوو بە هەموو ئەو پێنوێنی و حساباتە اقتصادی و دارایانەی هەیە بۆ ئەوەی تۆ تەماشای نرخی دۆلار بە دینار بکەیە تەماشای بەهای دیناری پێ بکەی لە بەرامبەر دۆلارە ئەومان پێڵن کە هیچ پێویست ناکانی گەران بین بەرامبەر بە نرخی دینار ئەومان پێڵێ کە احتیاتی دراوە بیانیەکانی عراق ئێستا لە 100 ملیار دۆلار تێپەڕیوە کە ئەمە زۆر زیاتر لەوەی کە پێویستە هەبێ کەواتە بۆچی هێشتا کە مشکلی دینار وایە مشکلەکە ئەوەیە بانکی ناوەندی عراقی ئێستا ئامادەیە حەزەکە خەڵک بچێ دۆلاری لێ بکڕێ بە نرخە فەرمیەکە بەڵام بڕێک لە بازرگانان ناتوان بچن دۆلاری لێ بکڕن لەبەرەوەی ئەوان شکاڵە لە ئێران و هاوردەکەن لە سووریاوە ئەیهێنن لە رووسیاوە ئەیهێنن یاخود تا ئێسش دەستێکەیە خەڵکێکەیە فعلەن دۆلار لە عراق و ئەکرێت و ئەینێرێ بۆ وڵاتانی کە سزایی لەسەرەکە مشکیلانێ و ناتوان دۆلاریان دەست بکەێ بەڵام ئەمە هەموو مشکلەکە نیە مشکلەکە ئەوەیە ئێمە لە عێراقا شەریکی بازرگانی ئەم وڵاتانین کە خۆیان بخۆیان کێشەی دۆلاریان هەیە و بەهۆی ئەوانیشەوە بەهۆی ئەو گرفتەی کە ئەوان هیانە لەگەڵ ئیداری ئەمریکا و سزای خستۆتە سەریان و دۆلاریان دەست ناکەوێت ئێستا خەڵکێکی لە بازارەکانی عێراقا دۆلارەکڕێ بۆی کاڵا لە وڵاتانەوە بێت بە کورتی کاتی دەوێت تا 135 ناتوانم جوابی ئەم پرسیارە بەمەوە بەرەوە جوابی ئەم پرسیارە ئەتیما دەکاتە سەرەوەی ئایا بانکی ناوەندی یا دام و دەستگاکانی حکوومەتی عێراق چیەکەن بۆ چارەسەری ئەو مشکیلانەی کە دۆلاری لە 135 بردۆتە 150,000 بەڕاستی کەس نییە بتوانێت جوابی ئەو پرسیارە باتەوە بە محەدڵی سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە وەفدەکەی عێراق کە ئێستا لە ئەمریکان بزانام دوو کۆبوونەوەیان کردووە پێنجشەممە و جومعە وا بڕیارە ڕۆژانی داهاتوش کۆبوونەوەی دیکە بکرێ بە دیاریکراوی هیچ دەستکەوتێکە بووە لەبارەی دۆلارەوە بڵێ هەنگاوەکانی باش هەنگاوێکی باشیان بردۆتە پێشەوە و من لە پەیوەندیدارم بەردەوامم لە یەکێک لە 2-3 کەسی وەفدەکە قسەم کرد و پێشەوە بێم ناو بەرنامەکەیە بەڕاستی شتێکی باش کراوە کێشەکەمان ئەوەیە خۆمەسەلە ئەوە نییە دۆلار بچێتە ئێرانەوە زۆربەی دۆلارەکە چێتە تورکیا بەم زروفە و لە ئەگاتە رووسیاش ئەگەر وابێ خۆ ئێران تەعاملی هەیە لەگەڵ ئیماراتە تەعاملی هەیە لەگەڵ قەتەرە تەعاملی هەیە لەگەڵ دوبەی هینە بەحرێنە ینی لەگەڵ تورکیا بە هەمان شێوە کێشەکە ئەوەیە 2 ساڵ پێش ئێستا سیستمێک پێ ئەوترێ مەنەسەی سوێفت ئەو مەنەسەی سوێفتە ئەبواە عێراق لە 2 ساڵی ڕابردوو خۆی ئامادە بکە وەکو بانقی مرکزی کە دێت داخڵی ئەو مەنەسە بکرێت ئەو مەنەسەیە مراقبەی جوڵانەوەی دۆلارە لە عالەمە بۆ ئەوە نەگاتە دەستی ئەم وڵاتانەش کە عقوبەیان لەسەر بێیە ئەم کەسانە کە لە لیستی تیرۆریستی لیستی ڕەش بێ لیستی تیرۆریستان بێ کە ئەمریکا خۆی داینابوو طبعاً ئەم لیستە نازانم لیستێکی خۆی داینێ و مەجبوری ئەم وڵاتانە ئەکات کە تعامل بە دۆلارەکە عێراق نەوتی هەیە نەوتە فرۆشێ بەرامبەری دۆلارە پارەکەیش لە بانقی فیدرالی عێراق ئەمریکی عەفوەن بانقی عێراقی پارە وەرەگرێت و ئەیکاتە دینار ئینجا مەعاشی پێ بدات و تەمینی پێویستیەکانی حکوومەتەکە ئێستا عێراق بەم مەنەسە قبوڵیەتی چونکە 2 ساڵی ڕابردوو ئیهمالی حکوومەتی ڕابردوو و ئیشنەکردنی حکوومەتی ڕابردوو وای کردوێتەوە کە ڕوبەڕووی ئەم حکوومەتە ببێت هیچ تاوانێکی نییە ئەم حکوومەتە بەڵام هاتۆتەوە ئەم وەزعە بووە چارەسەریکە سەقافەتی تاجیرانی و کۆمپانیەکانی عێراقا نایەنەوێ بە تایبەتی گەورە تاجرەکانە بچێتەوە لە بانقی مرکزی دۆلار بکڕێ لە بازاڕی ڕەشایی کڕێ بۆچی لەبەرەوە زەریبە نەدات گۆمرگ نەیات خۆی دوور خاتەوە لە دام و دەستگاکانی حکوومەتە ئەگەر ئەم شتانە حەل بکرێت و حەلیش بووە هەموو تاجرەکانە هەموو کۆمپانیەکانە یەن لە بانقی فیدرالی لە بانقی مرکزی و پارە وەرەگرێت دۆلار وەرەگرێت ئتر کێشەکە لە حەلبوو نایە باشە بەس دکتۆر پێم وایە دیاریکراوی مادەم بەڕێز پێش بەرنامە قسە لەگەڵ ئەندامانی وەفدەکەی ئەمریکا کردووە
ئەمریکا بەڵێن چی پێداون ماوەکە درێژ دەکرێتەوە ئەو سیستەمە دۆلار مادەم پشت بەسن بە زانیاری بەم زوانە دێت تا 135 ئەمریکا کێشەی نییە کێشەکەی خۆی دۆلاری عێراقە ئەمریکا ئەوێ مستەفیدی ئاخری مستەفید پێ ئەوترێن مستەفید لە ئەخیر ئەو کەسانە کە ئیسفادەکەن ئاخر کەس ئیسفادەکە لە دۆلار نەگاتە دەسی طبعاً ئەو پارەیە کە لە دۆلار ئەو دۆلارە کە لە عێراقا دەرەچێ زۆربەی ئەو دۆلارانە کە بە حواڵە ئەچێتە دووبەیە ئەچێتە دوو بانقە ئەمریکا کێشەی نییە لە مەسئلەی دۆلارە کە نردنی دۆلارە بۆ عێراق ڕەسیدێکی باشیشی هەیە هەم لە ڕووی دۆلارە هەم لە ڕووی ئاڵتونەوە کێشەکە ئەوەیە کە یەکێک کێ مستەفی دەبێت لە ئاخرە و عێراق ئامادەیە بچێتە ناو ئەو مەنەسە کێشەی نییە بەڵام ئامادەبوون و ڕایەنانی ئەوێ ئەندامە بڵێن مۆزەفی بانقی مرکزی مۆڵەتی ئەوێ کاتی ئەوێ و ئیتفاقیشی لەسەر ئەوەیە کراوە کە کاتێکی بدرێتەوە کە بچێتە ناو ئەو مەنەسە و ڕێوشوێنی کۆمپانیەکان و تاجرەکان چارەسەری کاتەوە و کێشەی نییە باشە بەس مەترسی نییە لەسەر ئەو مۆزوعە بەڵێنەکە چیە دکتۆرە و بەڵێنێک کە وەفدی بۆ نمونە عێراق وەریگرتووە بە پوختی بێ سوپاس دەکەم هیچ بەڵێنێک نەیاوە عێراق لەسەر مەوزوعی طبعاً قسە زۆر کرا لەسەرەوە کە عێراق ئەبێ بەڵێن بابەوە بەڵێن بات بە مەوزوعی قاعیدەکانی ئەمریکاوانیە مەوزوعەکە فەنیە و عێراق بەڵێنیاوە کە بچێتە ناو سیستمی فەنی بانقی فیدرالی و سیستمی ناو منتەقەکەیە بەس لەسەر ئەو قسە کراوە و خۆتان جەنابتان نەزانن بە گۆڕینی محافظی بانقی مرکزی عێراق شت زۆر گۆڕا باشە بە کورتی جەنابی کاک فواد حسێنیش بەڵێ زرا بزانیای زۆر لای بە کوردی وەڵامی دکتۆر فوادیش دەوری زۆری باشیشی هەبووە باشە بەس وەکو گواستنەوەی دۆلار لە ئەمریکا بۆ عێراق ئێستا کەمی نەکردووە کە ئەو دۆلارە کاشەکە مەبەستن دۆلار یێتەوە بۆ عێراق کێشەی نییە چکامە استحقاقی عێراقە بەردەوام یێتەوە کێشەکەی ئەوەیە عێراق کێشەی ئەمریکا بانقی فیدرالی ئەوەیە کە ئەو پارەیە کە لە داخڵی بانق ئەکرێت ئەدرێتە کۆمپانیا ئەدرێتە تاجر کۆمپانیەکان و تاجرەکانە هەندێک قایمە تەقدیمەکەن تەزویر بووە ئەو کاتە و شتێکی نەعاقڵانە ئەکات بۆ ئەوە حەجمی پارەکەی زیاتر کە دەرەچێت یعنی بۆ نمونە عێراق پێویستی ڕۆژانە بە 100 ملیۆن دۆلارە کە 300 ملیۆنە فرۆشێ 400 ملیۆنە فرۆشێ ینی سێچارێکی ئەو پارەیە ئەچێتە بابەتی شۆردنەوەی پارەیە غەسیلی ئەموالی پێڵن ئەچێتە کۆمپانیەکانی ئەوانش کە تەعاملی ڕەشیان هەبێت لە بازاری ڕەشە ئەمانەیە ئەم ڕێگایە بگرنەوە و طبعا ئەوە پەیوەندیدارە بە فەسادی داخلی هینیشە لە ناو موسساتی عێراقەوە یعنی چارەسەری کامل ئەکرێت باشە بەس بەم زوانە دۆلار دەبێتە 135,000 و سەبارەت بە ئەمریکا داوای کردووە کە پەیوەندی بازرگانی لەگەڵ ئێران لەگەڵ سووریا لەگەڵ رووسیا بپسرێنی عێراق بە کورتی بێ سوپاس دەکەم نەنا عێراق تەعاملەکە عێراق تەعاملی هەیە تەعاملێکی مالی هەیە بەڵام لەوێ تەعامل بە دینارەکە لەگەڵ ئێرانە بە شێوازێکی ترە نەموت ینی 4 وڵاتمان هەیە لە 4 دەوری خۆمان تەعامل لەگەڵ ئێرانەکە ئەوە ئەوان بوەستن پێش ئەوە ئێمە ناتوانین علاقات و تەعاملات لەگەڵ ئێرانە بیبڕین ئەمریکاش ئەزانێت و ئەوش ناڵێ لە ساسا بیبڕنەوە بەڵام ئەڵێ نابێ ئەم دۆلارێک کە خۆمان تەبعیەکەین بگاتە ئێران ئێمەش یعنی بڵێن چارەسەری هەیە ئەو شتانە چکە ئێمە غاز ئیستیرا دەکەین لە ئێرانە کارەبا ئیستیرا دەکەین تەعاملی تیجاریشمان هەیە نابێ ئەو مەلەفەدا بخرێتەوە بە یەکجاری ئەوانش ئەزانن بەڵێ وەکو نرخە فەرمیەکەی ئەو جیاوازی چیە کە لە بازارە هەیە ئێستا نزیکەی 120 جیاوازی هەیە دێتە 135,000 بەم زوانە ڕێکاری نوێ هەیە بەڵێ کاتی ئەوێ کاک حەکیم خۆ ئەگەر وانە بواە ئەگاتە 2,000 دلار ئەگاتە 200,000 عفو بەڵام لەم مەرحەلەیە کاتی ئەوێ دوو هەفتەیەکی تر پێم وایە استقراری بۆ خۆیە بینیە و ئەگەڕێتەوە بۆ نرخی تەبیعی خۆی و خەڵکیش مستەفی دەبێت لەو معاناتە ڕزگاریە بێ باشە کێ ئەندازیاریەوەی بوو کە
دۆلارەکە ببێتە بە 130,000 نرخە فەرمیەکە لە ناو ئیدارەی دەوڵەتە. باوەڕکە کاک حەکیم من 2 هەفتە پێش ئەوەیە کە ببێتە سەوسی وتومە بەعزێکیان یعنی بەڕاستی تەسەوری ئەویان نەکردبوو کە حکوومەتی محەممەد شیع سوودانی نرخی دۆلار بەرامبەری دینار دابەزێنێت بەڵام الحەمدوللا ئەمە بووە و لە ناو بوجەش پەسەند ئەکرێت و هەوڵ ئەدات تعویزی خەڵکەکە ئەکرێت بەڕاستی حکوومەت بەرنامەیەکی استراتیجیکی زۆر شتی هەیە لە مەوزوعی نیشتەجێ لە مەوزوعی نەهێشتنی مەشاکلی لەناو مؤسساتی دەوڵەتە یعنی بەرنامەی هەیە بەس یارمەتیدانی ئەوێت. بڕیاری کێ بوو ئەومان بڕیارە بڕیاری سوودانی خودی سوودانی خۆی بوو یاخود بڕیاری خەڵکی تر بوو دابەزاندنەکە بە کورتی بێ کاتم نەماوە سپاسەکەم. دابەزاندنی دۆلارە بڕیاری خودی سوودانی بە پاڵپشتی چوارچێوەی هەماهەنگی و ئیتیلافی ئیدارەی دەوڵەتە. بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاک محەممەد کاتم زۆر کەمەوە بەس پێ دوای تیجارەت لەگەڵ ئێران و ئەوانە لەگەڵ رووسیا ئەوانە بۆ عێراق قورس بی بچڕێن یاخود وەکو کاک دکتۆر وتی دەبێت بە دینارە بێ؟ نەئەکید ناتوانێت بی بچڕێنێ بەڵام ناشتوانێت دۆلاریان باتێ بەرە ڕاستم دۆلارانە هی عراقە ملکی دەوڵەت و خەڵکی عێراقە بەڵام نتیجامە دۆلاری ئەمریکیە ئەمولەکە بەشێکە لە ئەمولەی ئەمریکایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە تۆ ناتوانانی بە جۆرێک مامەڵەی پێوە بکەیت و بەکاری بێنی خلاف بێ لەگەڵ قانون و ئەو چوارچێوە ئیداری و یاسایانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆی دایڕشتۆ بۆ دۆلارەکەی یا بۆ مامەڵەکردن بە دراوەکەیوە رووسیا و سووریا و ئێران و کۆریای باکوور و زۆر وڵاتی دیکە هەیە لە دنیامانە سزا دراون لەلایەن ئیداری ئەمریکاوە لەلایەن خەزانی ئەمریکاوە ئەمانە تۆ ئەبێ ئۆکەی دکتۆر حەیدەر باسیەوە ئیمارات و تورکیاش ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە لەگەڵ ئێرانە بەڵام ڕاستە بەڵام ئیمارات و تورکیا ئەو دوو وڵاتن خۆیان بەرهەمی خۆیان هەیە ئەیفرۆشنە ئێران لە کاتێکا شتێک لە ئێرانەکردن مەسەلەکە هەر ئەوان دۆلار نادەن بە ئێران ئیمارات و تورکیا کەرتی تایبەتی بەهێزیان هەیە بەرهەمیان هەیە شتە فرۆشن ئێمە مشکلەوەی لە عێراقا تەنها نەوتی خاومان هەیە ئەیفرۆشین و بە دۆلاری ئەم نەوتە خاوە هەموو شتێک لە دەرەوە کڕین ئەمە یەکێکی ترە لە مشکلەکان هیچی کەمان نییە بیفرۆشینە لایەنی ئێرانی ئەو کە ئێران دیناری عراقی بۆ چیەکە نتوانێت شتێکی نەوێ پێی بکڕێ لە بڕۆ ئێمە چیمان هەیە بیفرۆشینە ئێران ئێمە نەوت و نەوتمان هەیە ئێران خۆی نەوتی هەیە بازاری دەست ناکەوێت تا بفرۆشە نەوتی ئێمە بۆ چییە بۆ یەکێ لە مشکلەکان ئەوە ئێمە لە عێراقا هیچی کەمان نییە بیفرۆشینە ئێرانەکان لە بەرامبەر ئەو شتانی لیان وەرەگرین. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان کاک محەممەد حسێن لە ستۆدیۆ هەروە دکتۆر حەیدەر بەرزنجی سپاسیان بەدەبوونی بەڕێز شت دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان